سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبمە میوانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست. عزیزان بۆ بەرنامەم هەفتەیەش بە کۆمەڵێکی بابەتی جۆرا و جۆر هاتوومەتەوە خزمەتان، هیوادارین کە لە هەرکوێیەکەم ساغ و سڵامەت بن و مەجالیەوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە لەگەڵمان بن. هەوری لەم لایەن ئاڵۆزایە بۆمبڵێ تۆزە تۆزەوە هەوری لەم لایەن ئاڵۆزایە بەسکم وەژور سەریدایە جەهەندەمدایە شێگۆزایە لەبەر بەدکار ناوێرم لێکەم جەژنە پیرۆزایە وەرە دەستێم دەستۆکایە بۆ گەرما و تەپوو تۆزایە ئەوری لە من بەرداوایە خاڵی شینەی پیرۆزایە بەژنڕێکی وەکو تۆ لە هیچ شوێ نەبیراوایە زوڵفت چنووری کاوایە بێباران سۆزکێراوایە برۆد ماوەنجی یەک شاوە چۆن وا جوان چەمێنراوایە ڕوومەت بەفرێ گمۆیایە خوێناوی پیایە ڕێژاوایە چاوت پیاڵەی مەستانایە شەڕابی تێکێراوایە دوێنەی پەیکایە ڕاست و تیژدایە دێراوایە جوتە لێویەی قەیتانەیەت لەسەر یەکدایە نرایەوایە دانت وەکو مرواری بۆ وەردی ڕیزکێراوایە ڕوومەت بەفرێ گمۆیایە خوێناوی پیا ڕژایەوایە چاوت پیاڵەی مەستانایە شەڕابی تێکراوایە بۆم بڵێ تۆزە تۆزایە هەوری لەم لایەن ئاڵۆزایە بۆم بڵێ تۆزە تۆزایە هەوری لەم لایەن ئاڵۆزایە باسکم وەژۆر سەریدایە جەهەندەمدایە شێگۆزایە لەبەر بەدکار ناوێرم لێکەم جەژنە پیرۆزایە وەرە دەستێم دەستۆکە
تۆزایە بۆ گەرما و تەپ و تۆزایە ئاوری لە مێن بەرداوایە خاڵی شینەیەی پیرۆزایە ئازیزان بابەتی ژینگە بۆتە یەکێک لە گەورەترین گیر و گرفتەکانی ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی. کۆماری ئیسلامی ئێران تاوانباری سەرەکی وێرانبوونی ژینگەیە لە ئێران. چاوگەڕانێکی خێرا بەسەر کارنامەی کۆماری ئیسلامی لە چەند نمونەی دیاریکراودا ئاستیکارە ساتفاری وێرانبوونی ژینگە لەلایەن ئەم ڕژیمەوە ئاشکرا دەکات. یەکەم ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ. ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێ کارە ساتبارترین ڕووداوی ژینگەیە کە کۆماری ئیسلامی سەبەبکارێتی. وشکبوونی دەریاچەی ورمێ مەترسیەکە کە هەر ئێستا هەڕەشە لە ژیانی جەماوەر لە سەرجەم ناوچەکەدا و بە تایبەت لە ئوستانەکانی ئازەربایجانی ڕۆژهەڵات و ڕۆژاوادا دەکات و ئاسوارەکانی لە درێژماوەدا ئوستانەکانی دەوروبەریش دەگرێتەوە. شۆرەکاتی دەوروبەری دەریاچەکە ڕۆژ لەگەڵ ڕۆژ بەرینتر و ئاوی ژێرزەویش سوێرتر دەبێت. بە وشکبوونی ئەم دەریاچەیە بیابانێکی بەرینی تر لەم ناوچەیە لە ئێران دروست دەبێت چونکە شۆرەکاتیشە. سیمای ژیانی خەڵک لەم ناوچەیەدا دەگۆڕدرێت. کارناسان دەڵێن دروستکردنی جادەیەک بە نێوەڕاستی دەریاچەکەدا بە ئامانجی نظامی لێدرا و هاوسەنگی تەکنۆلۆژیەکی دەریاچەکەی تێکداوە و ڕەوتی وشکبوونی خێراتر کردووە. دروستکردنی بێسەرەوبەرەی چەندین سەدی گەورەی مەخزنی لە حاڵێکدا کە ناتوانن لە ناو گلدارەوە لە نێو سەدەکاندا بە سۆدەیەکی لانی کەم 50% کەڵک وەربگرن لە زومرەی ئەو پرۆژانە بوون کە لە دەستگای ئیداری دواکەوتوو و گەندەڵی کۆماری ئیسلامیدا بەکردەوە دەرهاتووە و کاریگەری لەسەر لە خێراترکردنی ڕەوتی وشکبوونی دەریاچەی ورمێدا داناوە. بالێرەدا باس لە وێرانکردنی دارستانەکان بکەین. لە ئێراندا ساڵانە 100,000 هکتار لە دارستانەکان وێران دەبن، ئەسووتێن یان کەیفیەتی خۆیان لەدەست ئەدەن. لەگەڵ ئەوەدا کە بەرگرتن لە ئاگرکەوتنەوە لە دارستانەکاندا وە کوژانەوەیان بە جددی ناگیرێت، لە هەمان حاڵدا بازاڕی قازانج پەرستانەیکردنی دارستانەکان بە زەویەوە ڕوتەن بۆ فرۆشتن پەرەیسەندووە. بڕینی دارەکان بۆ دروستکردن و ساخت و ساز، ویلاسازی و شارەکسازی و جادەسازی نظامی و پادگانسازی لە چەند ساڵی ڕابردوودا ڕەوتێکی ڕوو لە زیادبوونی هەبووە. لە دەورانی حکوومەتی کۆماری ئیسلامیدا بە جێگای پەرەسەندنی فەزای دارستانی نزیک بە یەک لە سەرسەی دارستانەکانی ئەم وڵاتە لە نێوچوون. کارناسان دەڵێن ئەگەر ڕەوتی وێرانبوونی دارستانەکانی حەوزەی زاگرۆس و دارستانەکانی ئۆستانی گۆڵستان چ لە ئاکامی ئاگرکەوتنەوە و بەهۆی بڕینی دارەکان بە ئامانجی قازانج پەرستانە بەم هەوایەی ئێستا درێژە هەبێت، تا دە ساڵی داهاتوو شوێنەوارێک لە دارستانەکانی ڕۆژاوای ئێران و لە ئوستانی گوڵستان نامێنێتەوە. لە نێوبردنی ناوچەی کشتوکاڵی حەوزەی ڕووباری کارون، کێوە خوێ کانیزاڵ بەسەر سەدی گەتوەندا گەورەترین سەدی خاکی ئێرانی کردووە بە دەریاچەیە کە بە ملیارد متری سێجا ئاوی سوێر تێدا کۆبووتەوە. بە سوێرکردنی ئاوی ڕووباری کارون هەموو ناوچەی کشتوکاڵی کە لە مەسیری ئەم ڕووبارەدا لە ئاوی ئەم سەدا کەڵک وەردەگرن لە نێو بەردەوە. ئەم سەدە گەورەیە لەلایەن پەیمانکارانی سربەسپاوە دروست کراوە. ئەوان تا ئێستا بۆ کارەساتێک کە بەسەر ئەم ناوچەیەدا هێناویانە وەڵام دەرەوەی کەسنی.
ساڵانی پێشوو هەرە دیسان هەورەکەی یاوەر ساڵانی پێشوو ساڵانی پێشوو هەرێ بۆ جارێکی تر دیسان نیشتە سەر پاشوو هەرێ بۆ جارێکی تر دیسان نیشتە سەر پاشوو بارانە و بارانە دیسان هەور و بارانە بارانە و بارانە هەور و هەڵا و بارانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە هەرە دیسان ڕێژنەکەی هاوار پاییزی جاران هەرە دیسان ڕێژنەکەی هاوار پاییزی جاران هەرێ پەڵکی هازارن هاوەرداری هەڵێوەرن هەرێ پەڵکی هازارن هاوەر گوڵی هەڵێوەرن بارانە و بارانە دیسان هەور و بارانە بارانە و بارانە هەور و هەڵا و بارانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە هەرە دیسان وەگێ پێشوو هاوار بۆ جارێکی تر هەرە دیسان وەگێ پێشوو هاوار بۆ جارێکی تر هەرە لە کەمیندایە وەی ڕۆزریانێکی تر هەرە لە کەمیندایە وەی ڕۆزریانێکی تر بارانە و بارانە دیسان هەور و بارانە ئەی بارانە و بارانە هەور و هەڵا و بارانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە هەرێ هاوار با ماڵم پایزە و گەڵا ڕێزانە وشکبوونی تاڵاوەکان. زیاتری تاڵاوەکانی ئێران لە ئێستادا وشک بوون. کەمبوونەوەی ئاوی ڕووباری کارون لە ئاکامی کردداری پڕلە گەندەڵی و نابەرپرسیارانەی ڕژیم بۆتە هۆی وشکبوونی تاڵاوی هورەلعەزیم کە لە ئاکامیدا پلەی هەوای ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو بەرزبووتەوە. وشکبوونی تاڵاوی هامون لە سیستان و بەلوچستان بۆ تا قەیرانێکی جددی ژینگەیی لەم ئوستانەدا. تاڵاوی گاوخونی و دەریاچەی بەختەگان لە ئوستانی فارس لە سەرودەمی وشکبووندان. پیسبوونی هەوا لە شارە گەورەکان و لە سەرویانەوە شاری تاران لە ئاکامی بڵاوبوونەوەی گازە ژەراویەکانی سەرچاوەگرتوو لە سوتەمەنی پیسی ماشینە کۆنەکان و لە ناوەندە پیشەسازیەکانی کە ئستانداردی ژینگەی تیاندا ڕەچاو ناکرێت هەوای شارەکانی گەلێک پیس کردووە.
ئەم پیسبوونە لە پاڵ بڵاوبوونەوەی بەرینی گەردیلەکان لە فەزای ئێراندا ساڵانە بە هەزاران کەس مەحکوم بە مەرگی بە شوێنەی دەکات. حەزانجپەرستی سەرمایه‌دارانی خصوصی و دەوڵەتی و گەندەڵی ئیداری لە هۆکارەکانی توندبوونەوەی ئەم بارودۆخن. سپای پاسداران هەموو ژینگەی ئێران تەنیا بە پەیوانەی نظامی و سوودپەرستانەوە و وەک پادگانێک بە پانتایی ئێران دەبینێ. ڕژیمی کۆماری ئیسلامی کە موجودیەتی خۆی بەهێز و توانایی سپادا گرێداوە ڕێگای بۆ کردداری جنایەتکارانەی ئەم هێزە کردوتەوە. لەگەڵ ئەوەشدا هەر ئێستا دەیان کەس لە هەڵسوراوانی ژینگەیی بە پەروەندەسازی ئەمنیەتی خراونەتە زیندانەوە. ئایا ڕێگا چارەیەک هەیە؟ وڵامەکە بێگومان نەرێنیە. ئەوەندە بەسە بە ملیار دلار لە سەروەتی ئەم وڵاتە کە ڕژیمی ئیسلامی سەرفی پرۆژە ئەتۆمیەکان و دەخاڵەت لە ناوەندەکانی قەیرانی ناوچەکەیدا وەکو ئامرازێک تا لەو ئامرازەی کە بۆمانەوەی خۆی سرف دەکات و لە هەمان حاڵدا لەبەر ئەوە خەڵکیش دەکەونە بەر مەترسی گەماڕۆ و گوشاری ئابووری برسیتر دەکات بۆ ڕزگارکردنی ژینگەی ئێران تەرخان بکات پێش بە وێرانبوونی بەرینی ژینگە بگیرێت. بەڵام لە ڕژیمێک کە بێجگە لەمانەوەی خۆی بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە و هەموو هەزینەیەک لە غەیری ئەم ڕێگایدا سرف بکرێت بە لە دەستچوو دەزانێت وها چاوەڕوانیەک ناکرێت. ئەم ڕژیمە نەتەنیا فەزای سیاسی ئێرانی خەفەقان ناوەرتر کردووە و بەڵکو هەناسەدان بۆ خەڵکی ئەم وڵاتەی لە فەزای شارە گەورەکانیشدا دژوارتر کردووە. بەڵایە کە سیاسەتەکانی ئەم ڕژیمە بەسەر ژینگەی داهێناوە چی وا کەمتر نییە لە بەڵایەک کە بەسەر هەموو خەڵکی ئێرانی لە گشت بوارەکانی تری سیاسی و کۆمەڵایەتیدا هێناوێتی. هاوڕێیەکی بەرنمەکەمان بە ناسناوی ئارێز لە ورمێوە نامەیەکی تێروتەسەلی بۆ نردوین کە تەرجمەی کورتەیەکی تیان بۆ بڵاو دەکەینەوە. ئارێزی بەڕێز نووسیوێتی لاوانی بنەماڵە کرێکار و هەژار و کەمداهاتەکان لە زۆربەی هەرە زۆری لاوانی ئەم وڵاتە پێکدێنن لە زمرەی بێبەشترین و ستەم لێکراوترین دانیشتوانیشی کوردستانن. با لەوانە بگەڕین کە هەر لە مناڵیەوە بەهۆی دەستکورتی بنەماڵەکەیان ڕێگەی دەرس و مەدرسەیان بەرناکەوێ ئەوانەی دەرس دەخوێن و هەر چۆنێک بێ مەدرەکێکیان دەست دەکەوێت چارەنووسێکیان هەیە. سەرەتا ئەو هیوایە لە دڵیاندایە کە کارێکی گونجاو لەگەڵ ڕادەی دەرس خوێندنەوەکەیان دەستکەوێت. کاتێک لەوە بێ هیوا دەبن واز لە ئاوات دێن و هەر کارێک هەر چەندەش سەخت بێت لەگەڵ مەدرەکێک کە وەریان گرتووە نێتەوە بەرەو پیری دەچن. تەنانەت ئەوەشیان بە ئاسانی بۆ پەیدا نابێت و ئەگەریش پەیدا بێت مەعمولەن موەقەتیە. ئاواتی ئیزدواجکردن و پێکهێنانی خانەوادە لە دڵیاندایە. بێکاری و نەداری ڕێگەیان لێ دەگرێت. بەپێی ئەو بارودۆخە ڕادەی ئەفسوردەگی واتە خەمۆکی و بێهیوایی لە ناو لاواندا بەردەوام ڕوو لە زیاد بوونە. لە ڕووی ئابوووریەوە ئەوەی کە کاریان دەست ناکەوێت و ئەوەی کە ناتوانن ژیانی سەر بەخۆ پێک بێنن، ئەوەی کە خۆیان بە سەرباری بنەماڵەکەیان دەزانن، لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەوەی کە فرسەتی چێژوەرگرتن لە دەورانی جوانی خۆیانیان نییە، خۆیان لە گەلێک پێداویستێ سەرەتاییەکان بۆ گەشەپێدانی ئێستعداد و توانایەکانیان بێبەش دەبینن. لە ڕووی سیاسیشەوە ئەوەی کە جمهوری ئیسلامی ڕێگرە بۆ ئەوەی لە فعالیەتی سیاسی و مەدەنی دڵخوازی خۆیاندا بەشداری بکەن. ئەوانە هەمویان دەست دەدەنە دەستی یەک و زەمینە بۆ پێکهێنانی حاڵەتی بێهیوایی و خەمۆکی لە نێو لاواندا خۆش دەکەن. ئارێز لە کۆتایی نامەکەیدا نووسیوێتی پێویستە دەستگاکانی تەبلیغ و تەرویجی کۆمەڵە خۆیان لە ئاست ئەو مەسەلەیەدا بە بەرپرس بزانن وا بە شیکردنەوەی ئەم وەزعە و بەڕێنیشاندان بەرەو ڕووی ئەم حاڵەتەی لاوان ببنەوە و بە سەهمی خۆیان لە کەمکردنەوەیدا دەور بینن. ئارێزی بەڕێز بێگومان ئێمەش حەس بەو زەرورەتە دەکەین و بە پێی توانە هەوڵ دەدەین دەوری خۆمان ببینین. بەڵام لە ڕاستیدا یەک ڕێگا چارەی ئەساسی ئەوەیە کە لاوان تەسلیمی ئەو چارە نووسە نەبن کە ڕژیمی ئیسلامی بۆی تەدارک دیون و ڕێگاکیشی ئەوەیە کە لە هەر شوێنەکەن ژیانی خۆیان بە خەباتی کۆمەڵایەتی پێشکەوتن خوازانەوە گرێ بدەن. دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ گیر و گرفتەکان و بربەستەکانی سەرڕێگا کە بێگومان
بێ دەستکەوت نابێت ڕێگا نادات کە بێهیوایی بە سەرماندا زاڵ بێت. پێوەستبوون بە کۆمەڵە و بە خەباتکردن لە ڕێبازی کۆمەڵەدا بۆ خۆی کاریگەرترین ڕێگاچارەیە بۆ زاڵبوون بەسەر بێهیوایی و بۆ دوورکەوتنەوە لە خەمۆکی. کۆمەڵە بە ڕێباز و سیاست و سنەت و پێشینەوە لە هەموو شوێنێک هەیە و خۆی بە بەشێک لەو کۆمەلگایە بە هەموو ئێش و ئازارەکانیەوە دەزانێت. زۆر سپاس بۆ ئارێزی بەڕێز بۆ کردنەوەی ئەو باسە لە بەرنامەکەماندا. که مستم از شور نگاهش گل لاله لاله، بیا که مستم از شور نگاهش گل لاله لاله، شدم دیوونه چشم سیاهش گل لاله لاله، زنم بر دفچنان مستان رقصان نداره، گل لاله لاله دل بیقراره، حسن جمال دلبرم هیچ کس نداره، آی حسن جمال دلبرم هیچ کس نداره. به سینه آسمون نقشش بدیدم گل لاله لاله، به سینه آسمون نقشش بدیدم گل لاله لاله، به نغمه بلبلان از او شنیدم گل لاله لاله، نشون از باد و بارون تا گرفتم گل لاله لاله، به چشمون غزل خونش رسیدم گل لاله لاله، گل لاله لاله دل بیقراره، حسن جمال دلبرم هیچ کس نداره، آی حسن جمال دلبرم هیچ کس نداره، گل لاله لاله دل بیقراره، حسن جمال دلبرم هیچ کس نداره، آی حسن جمال دلبرم هیچ کس نداره. بیاد غرق گل نارش کنم ما، اسیر زلف دلدارش کنم ما، بیاد غرق گل نارش کنم ما، اسیر زلف دلدارش کنم ما، گل لاله لاله دل بیقراره، حسن جمال دلبرم هیچ کس نداره، آی حسن جمال دلبرم هیچ کس نداره. گل بوتمه گل بوتمه هوای یاره من، لکناره باغ تمه هوای یاره من، هر وقت بی از یادمه هوای یاره من، هوای یاره من، چاپ شکار من، چلژ خانان چلژ بگان چلژ رای
بینەرێکی ئازیز بە نازناوی ستارە لە کرمانەوە نامەیەکی بۆ نووسین کە تێیدا باس لە ژیان و بەسەرهاتی خەڵکی ئاوارە و پەنابەری ئەفغانستانی دەکات. ئێمە کورتکراوەیەکی نامەی ئەو ئازیزەتان کە بە زمانی فارسی نووسراوە دەکەینە کوردی و بڵاوی دەکەینەوە. ستارەی بەڕێز نووسیویەتی چەند ساڵێکە لەگەڵ بنەماڵەکەمان لە یەکێک لە گەڕەکەکانی دەوروبەری شاری کرمان دەژین. بە بۆنەی کارەکەمەوە هەڵسوکەوتم لەگەڵ پەنابەرانی ئەفغانستانی زۆرە. ڕۆژ نییە ژمارەیەک خەڵکی ئاوارەی ئەفغانستان کە وەکو پەنابەر لە ئێران دەژین دەرنەکرێن ئەم کەسانە کە زۆربەی هەرە زۆریان کرێکار و بنەماڵی کرێکارین بەرەو ناوچەکانی نائەمن و بێبەش لە هەر چەشنە یارمەتیەک دیپۆر دەکرێن و بەم شێوەیە بەڕەوڕووی کێشە و گرفتێکی زۆر لەوانە نەبوونی موادی غەزایی بێهداشتی و ئاوە بوونەتەوە. مەئمورانی کۆماری ئیسلامی بە هەڵسوکەوتی دژی ئینسانی بە شوێن ئەو کەسانەی کە لە بەرامبەریان خۆراگری دەکەن دەگەڕن و بە شێوەیەکی وەحشیانە دەست بەسەر و ئەزیەت و ئازاریان دەدەن و دەیانگەڕێنەوە بۆ ئەفغانستان. هەروەها لە ژێرناوی دەرکردنی پەنابەرانی ئەفغانی ژمارەیەک لەو ئێرانیانی کە شناسنامەیان کارتی شناساییان نەبووە دەستگیر کراون. کرێکارانی ئەفغانستانی بە کەمترین هەڵدەست لە دژوارترین کارەکانی وەک بیناسازی، کوورە پەسخانەکان، مڕخداریەکان، گاوداریەکان و هەروەها ئەو کارانەی کە لەگەڵ موادی مەترسیدار و غەیرە بێداشتی سەرۆکاریان هەیە کار دەکەن. نیازی سەرمایه‌داران بە کاری هەرزان و کرێکارانی بێبەش لە هەر چەشنە مافەکی یاسایی بۆتە هۆی ئەوەی کە کۆماری ئیسلامی لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا کرێکارانی ئەفغانستانی لە ئێران قبول بکات. بەڵام ئەم ڕژیمە لە حاڵێکدا کە بە توندی ئەوان دەچەوسێنێتەوە لەم کرێکارانە لە هەلومەرجی ئاساییدا وەک ئامرازێکی سیاسی بۆ بردنەپێشی سیاسەتەکانی خۆی کەڵک وەردەگرێت. بۆ نمونە وەکو گۆشتی بەردەم تۆپ لە شەڕەکانی سووریدەدا کەڵکیان لێوەردەگیرێت. کۆماری ئیسلامی لە هەمان حاڵدا لە بودجێ ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانیش بە بیانی پەنادان بەم پەنابەرانە کەڵک وەردەگرێت. بەڵام هەلومەرجی ژیانی مناڵانی بنەماڵەکانی پەنابەری ئەفغانستانی لە دڵی هەژاری و فەلاکەتی بنەماڵەکانیاندا زیاتر لە هەر شتێکی دیکە دڵتەزێنترە. زۆربەی ئەم منداڵانە تووشی نەخۆشی جۆرا و جۆر هاتون و لە بەردەم مەترسی دەسترێژیدان کە هیچ کات لە هیچ شوێنێک باس ناکرێت. ئەوان لە ئیمکاناتی خوێندن و بێهداشت بێبەشکراون و ڕۆژانە لە نێو شارەکاندا خەریکی فاڵگرتنەوە و کارگەلێکی لەم چەشنان یان خەریکی کارکردن و لە هەلومەرجی دژوار لە کارگاکاندان و لە لانیکەمی ئیمکانات و مافەکانیان بێبەشن. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە دایە خەدیجەی فەتاحی دایکی هاوڕێی گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵە هاوڕێ ڕەئوف ئەمینی ڕۆژی سێشەممە 22 فێڤریە لە شاری بانا کۆچی دوایی کرد. دایە خەدیجە دایکێکی مێهرەبان و خۆشەویست و تا کاتی کۆچکردنی بە وەفا بۆ هاوڕێکانی کاک ڕەئوف و حیزبەکەی مایەوە و لەگەڵ بیرەوەریەکانی کاک ڕەئوف دەژیا و بەردەوام سەردانی دڵکۆی ڕۆڵەکەی لە گۆڕستانی شەهیدان لە بۆیەنی خوارەوەی دەکرد. دایە خەدیجە ئەگەرچی فەقیر حاڵ و نەدار بوو بەڵام خاوەنی دڵێکی گەورە و مێهرەبان بوو و هەمیشە دەرگای ماڵی بۆ ڕێبوارانی ڕێگای کاک ڕەئوف کراوە بوو. ئێمەش بم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی دایە خەدیجە و هەموو خزم و دۆستانی دایە خەدیجە. یادی ئازیزی دایە خەدیجەی مێهرەبان و هەموو دایکانی خۆڕاگەر با درێژە پێدانی ڕێگای پڕ لە شانازی ڕۆڵەکانیان بەرزڕا دەکرێت. زۆر بەداخەوە یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشتی. ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی 4 ڕەشەمەی ساڵی 1400 هەتاوی
دایە ئامینە ئەفسانە شەب دایکی هاوڕێی گیانبەخت کردو بە ناوی هاوڕێ عومەر خۆشنەواز خەڵکی شاری مەریوان ماڵاوی لا ژیان کرد. دایە ئامینە دایکێکی ناسرا و خۆشەویست مێهرەبان و جێگەی متمانەی خەڵکی مەریوان بوو. دایە ئامینەش هەروەک هەموو دایکانی خۆراگر تا دوا هەناسەی وەفادار بە ڕێبازی ڕۆڵە گیانبەخت کردووەکەی مایەوە و هیچ کار سەری بۆ ئەم ڕژیمە دانەنواند. زۆر بەداخەوە ڕۆژی چوارشەممە 4 مانگی ڕەشەمە دڵە گەورەکەی دایە ئامینە بۆ هەمیشە لە لێدان دەکەوێت و ماڵاوایی لا ژیان دەکات. لەسەر داوای خۆی دایە ئامینە لە تەنیش گڵکۆی کاک عومەر خۆشنەواز لە گوندی چۆر بە خاکس بێردرا. ئێمەش بم بۆنەوە لا تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی دایە ئەفسانە شەب بوو و بنەماڵەی خۆشنەواز دەکەین و خۆمان بە شەریک و خەم و پەژاریان دەزانین. یادی ئازیزی دایە ئامینە بەرز و بەڕەس بێت. زۆر بەداخەوە یەکێکی دیکە لا دایکانی شۆڕش بەجێی هێشتین. ڕۆژی جومعە ڕێکەوتی 6 مانگی ڕەشەمە دایە سۆلێ خورشیدی دایکی هاوڕێی گیانبەخت کرد و سەلاح خورشیدی پێشمەرگەی کۆمەڵە لە ئاوایی کەچەڵەی سەر بە ناوچەی کامیاران کۆچی دوایی کردووە. دایە سۆلێ مێهرەبان کەسایەتێکی ناسرا و خۆشەویست جێگەی متمانەی خەڵکی ئاوایی کەچەڵە و دەوروبەری بوو. دایە سۆلێ هەروەک هەموو دایکانی خۆراگەر هەتا دوا هەناسەی لەسەر ڕێبازی ڕۆڵە گیانبەخت کردووەکەی وەفادارمایەوە و ئاواتی ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوو. زۆر بەداخەوە دایە سۆلێ بەهۆی جەڵتەی دڵەوە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. ئێمەش لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی لە بنەماڵەی ئازیزی خورشیدی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان ئەزیز ئەزانین و هیوای سەبووری بۆ ئەندامانی بنەماڵەکانیان ئاواتەخوازی. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. باڵندەکەی خەیاڵی من ئەنیشێتە و لای ماڵەکات ئەکا سەیری حەوشە و بەن و ڕوخسارە پر خەیاڵەکات ئێوارەی لای زەردا پەڕە و بیری ساڵانی ڕابردوو ئەخزێتە دڵتەڕێ ئەکا چاو ترس لە ڕەنجێکی بابردوو ئەخزێتە دڵتەڕێ ئەکا چاو ترس لە ڕەنجێکی بابردوو
سۆمە چاوت کەس کەس بووە لە چاوەڕوانی عەزیزان شار و گوند و شاخ و دۆڵێت پێوە هاوین و پاییزان خۆڕەگر بووی ساتێ وتیان شەهید بووگە سالارەکان دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکات دڵ و گیانم بێ بە ساقەی گۆنا سوورە ڕنیاگەکات سرد بەرزە وەگێتەواری بەرزە فڕی قەندیلەکەم خۆشەویستی بێ سنوورە لەناو دڵتایی دڵەکەم عەزیزی وەک گوڵاگەنم وەک نەمامی تازە چەند و پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو پاکی وەکو هەوای هەوار بەڕێزی وەک دەستی ماندوو ئەو خۆکەی بێ ئەو بەهارە کە نیشتمان ئازادە بێ ئاواتی دایکان بێتە دی بڵێم دایە لێت موژدە بێ ڕێبوارانی ڕێی ئازادی دەستە دەستە گەڕانەوە ماچکەی چاوی ئەزیزانت کە چووی بەرەو پیریانەوە ماچکەی چاوی ئەزیزانت کە چووی بەرەو پیریانەوە بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە